کام نەماوە لە نیشانە بچووکەکان ئیلا یەک نیشانە نەبێ کە ئێستا عەرزی جەنابتانەکەم کە دەرگای نیشانە گەورەکانە کە هەنگاوی یەکەمی نیشانە گەورەکانە حەز ئەکەم ئەو نیشانە بچووکەی ئەخیرتان پێ بڵم کە ئەکەوێتە پێش هاتنی محەممەدی مەهدیەوە کە تۆ ئاخر نیشانی بچووکەی تر بە دوای ڕێک محەممەدی مەهدی دێت یاخود لەو کاتەیە کە ئەم نیشانە بچووکە ڕوئەدات محەممەدی مەهدی مەوجودە لە کاتی ئەوە ڕوئەدای تر لە دوای ئەوە دەرەکەوێت کە فڵان کەس محەممەدی مەهدیە یعنی بە کورتی و کوردیەکەی پێتانەڵەم دەنکی یەکەمی ئەو مورووە چییە کە ئەوەتان بینی تر بزاننەوە سبەینی محەممەدی مادی دێ و دەجال دێ و حەزرەتی عیسا لە عاسمان دێتە خوارەوە نیشانە گەورەکان ڕوئەدا دەنکی ئەو دەنکی یەکەمی ئەو ملیانکەیە چیە کە ئەکەوێتە خوار و هەمووانی پێ بەدوایە دەکەم هەمووتان ئاگاتان لێی بێ و متابعەشی بکەن و چاوەڕێی بکەن چونکە زۆر نزیکە ئەویش چییە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت چەمی فورات نەهری فورات ڕووباری فورات لە عێراق ئاوەکەی گیرێتەوە لە عێراقا دوو ڕووباری گەورە هەیە دیجلە و فورات ئەفەرمێ ڕووباری فورات ئاوەکەی ئەگیرێتەوە ينحسر الفرات عن جبل من ذهب ئاوەکەی ئەگیرێتەوە و یەک شاخی ئاڵتونی تیا دەرەکەوێت ئاڵتونێکی ئێجگار زۆری تیا دەرەکەوێت عن کەنزی من ذهب لە ڕوایەتێکا فەرمێ کەنزێک ئاڵتونی تیا دەرەکەوێت کە ئاوەکەی گیرایەوە